سڵاو خۆشەویستانم لە کەناڵی ئاسۆی زانکۆوە من سرود خورشید لەگەڵتانم بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکان بە زانکۆڵاین و پارالێلی ئێواران پارێزگا و گشتی لە چه ئاستێکایە. لە بەردەوامی ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی زاخۆی دەلال باسی کۆلێژی زانستی مرۆڤایەتی بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لەو کۆلێژەیە چەند بەشمانەیە و کەمترین کۆنمرەکانی چەندن. ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاری تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی زانستی مرۆڤایەتی لە زانکۆی زاخۆ بریتیە لە زمانی ئینگلیزی کە لەقی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 71.575 و گشتێکەی 77.604 پارالێلی پارێزگا 65.9 و گشتێکەی 75.4 بەشی زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 65.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەشی بە هەمان کۆنمرە پارالێلی پارێزگا 58.018 و گشتێکەی 6.5 ئێوارانی پارێزگا 58.6 و گشتێکەی بە هەمان کۆنمرە بەشی مێژوو کە تەنها لەقی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 64.419 و گشتێکەی 72.2 پارالێلی پارێزگا 59.7 و گشتێکەی 66 ئێوارانی پارێزگا 6.6 و گشتێکەی 63.6 بەشی زمانی عەرەبی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 61.5 و گشتێکەی 70.4 پارالێلی پارێزگا 61.685 و گشتێکەی 65.178 ئێوارانی پارێزگا 58.342 و گشتێکەی 62.4 کۆتا بەشمان لە زانستی مرۆڤایەتی لە زانکۆی زاخۆ بریتیە لە خوێندنی ئیسلامی 6.9 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 63.6 پارالێلی پارێزگا 58.5 و گشتێکەی 6.6 ئێوارانی پارێزگا 57.1 و گشتێکەی 63.6 قوتابیان و خوێندکارانی ئازیز ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کۆلێژی زانستی مرۆڤایەتی لە زانکۆی زاخۆ بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانەی ئێمە بۆی خۆشەویستی باسەکەین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بێ و بتوانن وەکو بەرچاوڕوونی و داتا و زانیاری لە کاتی پڕکردنەوەی فۆرمی ساڵی خوێندنی 2023-2024 سوودی لێ ببینن. ڕێخستنێکی وا بۆ فۆرمەکانتان بکەن کە ئەو بەشانەی هەڵەبژێرن هەم لە کۆنمرەتان نزیک بێ و هەم لە ئاوات و خۆزگەکانتان بە هیوای ئەوەی کە هەموو لایەک سەرکەوتوو بن و ئاواتەکانتان بەدی بێت. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان بانگێشت بکەن بۆ کەناڵەکەمان تاوەکو لە یوتیوب و ئینستاگرام لەگەڵمان بن بۆ وەرگرتنی کۆتا زانیاریەکان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکان بە هیوای سەرکەوتنی ئەوەی خۆشەویست.